هەواڵە دڵخۆشکەرەکە لەوەدایە استراتیژێتی دژە نەخۆشی دەردەباریکە کار دەکا. لە کۆنگرێس ماریۆ ڕاڤلیۆنە بەڕێوەبەری بەشی کۆنتڕۆڵکردنی نەخۆشی دەردەباریکە گوتی بەرنامەکە بەرەنجامی پۆزەتیفی هەبووە. لە ژیرباری ئەو جۆرە تیماریکردن دەستنیشانکردن و چاودێریکردندا ئەوەی بینیمانە کەمبوون لە ڕادەی مردن. لە ساڵی 2010دا 2,300,000 کەس چارەسەر کراون واتە بە ڕێژەی لە سەدادە زیاتر بە بەراورد لەگەڵ ساڵی 1995دا. زانیاریەکان ئەوەش نیشان دەدەن بەرەو پێشچوونیش لە چارەسەرکردنی تێکەڵبوونە کوشندەکەی دەردەباریکە و ئەیدزدا هەبوون. لەم راپۆرتەدا ژمارەیەکی نوێ دەرکەوتووە بۆ ژنان کە یەک لە سەرسی ئەو 9,400,000 کەسن کە لە ساڵی 2010دا تووشی دەردەباریکە بوون. وەرزەکەی 700,000 کەس لەوانە بەهۆی نەخۆشی دەردەباریکەوە بووە کەوا دەکات نەخۆشی دەردەباریکە لە سەردەستەی کارنامەدا بێت ئەگەر بێت و بمانەوەی باری تەندروستی و دایکیشنان بەگشتی باشتر بکەینەوە. سەختیەکی تر لە بەردەم بەرنامەی کۆنتڕۆڵکردنی دەردەباریکەدا هەیە. ئەمڕۆ ئێمە لەبارەی نزیکەی 9 ملیۆن کەسی ساڵانە دەدوێن کە لەوانەیە 90% نەدۆزرابنەوە و بەباشی تێماری نەکرابن. ڕۆڤەلینی دەڵێت هاوکاتی ئەوەی راپۆرتی WHO پشڕاستی کردوێتەوە توشبوون بە دەردەباریکە لە کەمبوونەوەدایە بەڵام هێشتاش بە ملیۆنان خەڵک دەستیان ڕناگا بە خزمەتگوزاری جیهانی تەندروستیدا دارایی کێشەکەیە. ئەو پورەی تەرخان کراوە بۆ لێکڕینەوەکان تەنها نیوەی ئەو بەڕەپارەیە کە پێوەستە بووی. ڕاڤەلینی دەڵێ بەرنامەی کۆنتڕۆڵکردنی دەردەباریکە لە ساڵی 2010دا 2 ملیارد دۆلاری کەمە کە دەشێ ببێتە تەگەرە لە بەردەم هەوڵەکان بۆ ڕزگارکردنی ژیانی خەڵک. ئەم راپۆرتە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەشتان کرا.